هەڵێ وەڵڵاهی هیچ ناوەوە کەمێکمەوە تەرتیب دەبێتون ئینشاڵڵا ئیجازە وەردەگرمەوە چاکی دەکەم. ساڵ دوای ساڵ ئەوە 15 ساڵ ڕۆیشتی هەر عین بەعینی قسە هیچمان نەدیتەوە. بەخێرانتان دەکەین بۆ ئەو هاتنە بەڕاستی، چونکە ئێمە بەشداری ئێمەتان کرد لەو خەمەی کە ئێمە هەمانە بەڕاستی. خەمەکە ئی ساڵێک و دووسێنیە 15 ساڵە 8 دەفتەرم داوە بۆ یەک شقە، ئەو شقەیەش بەڕاستی هەتا ئێستا تەواو نەبووە، هەر جارێ بە هوکارێک هەر جارێ بە شتێک. ئیتر ئەم پارەیە کە دامانەش بەڕاستی هەمووی وەکو بڵێن عەرەقەی ئەنی ناوچەوانی خۆمە، مانگ بە مانگ هەر سێ مانگ جارێک دەفتەرێک و 6 وەرەقەم داوە، یعنی 5 قستم داوە. یەکەم جار بە مقدمە حساب کرا، هەر 4 ئەقساتی تریش دەفتەرێک و 6 وەرەقەم داوە، 4 جاری تر یعنی وا دەکا 8 دەفتەر. باش سەرپەرشتیاری پرۆژەکە چییە؟ پێتان ناڵێن بۆچی تەواو ناکرێ؟ ئەو ناوی سەردار حەجی ڕەمەزانە، هی ئاکرێ و هی خۆمانە و ئەیناسم و خزممانیشە. بەڵام دەڵێ ئیجازە لەمان سەحب کرایە. چی ئیجازەی لێ سەحب کردووە؟ غێر حکومەت چوزانم چیە ئەو چیە ئیجازە دەدات و سەحب دەکات، ئەمە نازانم چیە، بە شەخص بە منی نەوتووە، بەزە من نازانم چیە. قسەتان لەگەڵی کردووە، خۆتان باستان لەگەڵی کردووە، بۆچی دەست پێ ناکەن؟ دائیمان ئەو ماوەیە هەمووی کە دەڕۆیشتینە لای لە ماڵی لە عائیلی کە دانیشتوونە یان کە دەچینە لای براکانی یان هەر کەسێکی دەیان ناسین کە خزممانە خۆی دوور نییە. هەڵێ وەڵڵاهی هیچ ناوەوە کەمێکمەوە تەرتیب دەبێتون ئینشاڵڵا ئیجازە وەردەگرمەوە چاکی دەکەم. ساڵ دوای ساڵ ئەوە 15 ساڵ ڕۆیشتی هەر عین بەعینی قسە هیچمان نەدیتووە. نەشقەکاریتان لە چیە؟ دەتانەوێتن چێ بێتە سەر؟ وەڵڵاهی داواکارمان لە ئەو کار بەدەستانەی ئەو ئیشانەی کە بەدەستە چێیە دەمانەوەیە یارمەتیمان بداتن و ئیترشەکە بەرەو پێش بڕوات و مەشروعەکەتەوە بێ هەروەکو هەموو مەشاریعەکانی تری هەولێرێ و هەموو کوردستانێ، چکاوە حەقی خۆمانە شتەکەوە نییە بڵێ وەکو بڵێ شتێکی ئاوا بە هەدیە دەماندنێ پارەمان داوە و ترە تۆش. باشە ئێوە ژمارەتان چەندە و شقەکان ژمارەیان چەندە؟ بەخوا من نازانم ژمارەمان چەندە، چکە من لێرە ناژیم لە دەرەوە دەژیم، بەس جار بەجار دێمەوە و دەڕۆم منیش دەمەوێت شوێنم هەبیتن. بەس حسابی ئەوە بکە نوع عیمارەیە، هەر عیمارەیەکیش 8 طبقە، هەر طبقیش 4 شقەیە. جا خۆتان بە مەسئلەیەکی ڕیاضی دیار دەچیت چەندە.